گەشتوگوزاری سلێمانی دەڵێت چاڕوان دەکرێت ساڵی 2019 زۆرترین گەشتیار ڕوو لە پارێزگای سلێمانی و دەوروبەری بکەن و ئامادەکاری تەواویش بۆ پێشوازی لە گەشتیاران لە ڕۆژانی نەورۆزدا کراوە. هۆکاری زۆربوونی گەشتیارانیش بۆ لابردنی ڕسوماتی ڤیزا لە نێوان ئێران و عێراقدا دەگەڕێتەوە کە بڕیارە لە ڕۆژانی نەورۆزدا جێبەجێ بکرێت. لە ساڵانی ڕابردوو هەبوونی شەڕی داعش و ئانە کاریگەری لەسەر حاڵەتی دەرونی و بازگە و ڕێگاوبانەکان هەبوو و کاریگەری ئابووری بۆ خۆ دەزانی خەڵگە گەرباری ئابووری باش نەبێت گەشتی کەمترە بێت. ئێمە لە 2019 خۆ دەزانی پاشەکەوتی موچە هەڵگیراوە بە نسبەت هەرێمی کوردستان ڕێگاوبانەکان باشە فڕۆکەخانی سلێمانی ئێستا کراوەیە بە ڕووی هەموو دنیای دەرەوە و هەبوونی پرۆژەی گەشتیاری لە سنووری پارێزگای سلێمانی سروشتی پارێزگای سلێمانی و ئەو هۆکارانە کە دەستپێکەکەی ئەوەیە کە گەشتبینێکی زۆر باشەیە بۆ ساڵی 2019 و هەوڵەکانی ژەوەیە کە بۆ خۆت بینیت کە سەرۆکۆماری ئێران و سەرۆکۆماری عێراق لەو دیدارەدا کە هەوڵێک هەیە بۆ ئەوەی تەنها مۆری دوخولی و خروجی هەبێت هەوڵ بدرێت لە هەردوو لا ڕسومات هەڵبی. چێشخانە و میوانخانە و شوێنە گەشتوگوزاریەکانیش بۆ پێشوازی لە گەشتیاران ئامادە کراون. زۆربەی هۆتێلەکانی سلێمانیش هەر لە ئێستاوە پڕ بوون لە میوان. لیژناوە بەشەکانی قایمقامیەتی سلێمانیش دەڵێن هەوڵی تەواو دەدەن شوێنە گەشتیارەکان نرخەکانیان جێگیر بێت و بۆی هاتنی نەورۆزەوە نرخ بەرز نەبێتەوە. لە سەوڵەکە وەکو ساڵانی ڕابردوو شەقامی سالم لە شەوی 20 لەسەر 21 مانگە ئەمانەزانین قەرەباڵغێکی زیاتری تیاکۆ بێتەوە لە زۆنەکانی چاڤیلاند و پارکی ئازادی و هەواری شار و سەرچنار و هەموو شوێنانی تر قەرەباڵغی زیاتری تیاکۆ بێتەوە. هێزە ئەمنیەکان ئامادەکاری پێویستیان کردووە و پلانی ئەمنی خۆیان هەیە بۆ ئەوەی کە لەو شوێنانەیە هەم ئاسایش هەم پۆلیس لیوایەکی سلێمانی. داوا دەکرێت 7 پرۆژەی گەشتیاری کە ماوەی چەند ساڵێکە بەهۆی قەیرانی داراییەوە لە سنووری پارێزگای سلێمانی لە کار کەوتون بەگەڕ بخرێنەوە، بەتایبەت کە هێندێکیان پرۆژەی گەورە و استراتیژین. پشتگوێخستنی کاتی گەشتیاریش لە ماوەی ڕابردوودا هۆکارێک بووە بۆ کەمی هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان. بۆیە شارەزایانی بواری گەشتیاری دەڵێن کاتی ئەوە هاتووە حکومەت بیری لە برەودان بە کەتی گەشتیاری بکاتەوە تاوەکو ئەو کەرتەش ببێتە سەرچاوەیەک بۆ داهاتی گشتی. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.